کوردستان یەک وڵاتە ناتوانن داگیرمان بکەن بە درێژایی مێژوو کورد هەمیشە ئەگەر کەوت بێتن هەستاوەتەوە ڕۆژ ئاوا بەتان دەڕێن ئێوە تەنیانی شێوەی تەواوی شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان ئێستا لە شەقامی کاوەی شاری سۆران ڕێپێوان و خۆپشاندانی هاوڵاتیان و چین و توێژەکانی شاری سۆرانە بۆ پشتگیریکردن لە کوردانی ڕۆژئاوای کوردستان ئەمەی کە هەیە شەقامی کاوێ لە شاری سۆران کە ژمارەیەکی زۆری هاوڵاتیانی سۆران لێرە بەشدارن ڕێپێوانەکەن بۆ پشتگیریکردن لە ڕۆژئاوای کوردستان. هاتوو سڵاوتان لێبێ پەیامی ئێوە چییە تانەوێت؟ ئێمە ئەمانەیە بە هەموو دژمنان و داگیرکەرانی کورد و کوردستان ڕابگەێنین کەوا ڕۆژئاوا بەتەنیا نییە وەکو کوردستان یەک پارچەیە دوو زای دوو واتە یەک کوردستان هەمیشە بە یەکی بنیتەوە هەمیشە یەکیش بووە داگیرکەران با چاک بزانن خەیاڵیان خاوە ئەمە دوروشمی کوردستانە کوردستان یەک وڵاتە ناتوانن داگیرمان بکەن بە درێژایی مێژوو کورد هەمیشە ئەگەر کەوت بێتن هەستاوەتەوە ڕۆژ ئاوا بەتان دەڕێن ئێوە تەنیانی ئێمە لە پشتانی با کورد باشوور ڕۆژ هەڵات بە پشتی ڕۆژ ئاواوەیە بەخێر بن کورد و کوردستان. من ئەمێ کۆمەڵێکی تر لەو وڵاتیانە بجوێنم کە لەم ساڵاتێدا بەشدارن. پەیامی ئێوە چی وەکو چالاکوانێک کە تانەوێت چی بگێنن؟ پەیامی یەکگرتی ئێمە تەنها یەکگرتنی کوردانە. کورد لە هەموو کاتێک زیاتر پێویستی بە یەکگرتنی یەکگرتووی هەیە. لە هەموو کەناڵێک گوتومە دەردی کورد یەک نەگرتنە چارەسەرەکەشی یەکگرتنە. کورد پێویستی بە یەکڕیزی هەیە پێویستی بە بەرخۆدان هەیە پێویستی بە پشتیوانیکردنی یەکتری هەیە. کورد دەبێت هەموو ئەو هەوڵانەی ڕۆژئاوا و نێودەوڵەتی ڕەت بکاتەوە کە بە ناوی ڕێککەوتنەوە توی هەیە تکام لە هەر تاکێکی کورد لە سەرکردایەتی کوردستان لە هەر چوارپارچەی کوردستان لە هەموو حیزبەکانەوەیە جاری یەکگرتووی کوردستان بدەن. کورد پێویستی بە ئەنجامدانی کۆنگرەی نەتەوەیی هەیە لەژێر یەک ئاڵا یەک سەرۆک یەک دەتەوەدا مافەکانی خۆی بەدەست بهێنێت. هەستناکەی کورد زیاتر لە کاتەکانی تر ئێستا یەکگرتووە وەکو خەڵک لە ئاستی خوارەوە بەڵێ گەل نەتەوەی کوردی یەک نەتەوەیە بەڵام بەداخەوە کەم تەرخەمی لە قیادەی کوردی هەیە کەم تەرخەمی لە سەرکردایەتی حیزبەکان هەیە وەک چۆن ئێستا ئێمە لێرە هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکانمان تێدایە لە هەموو حیزبەکان بەبێ جیاوازی قیادەی کوردیش پێویستی بەوەیە لەژێر چەتری کۆنگرە نەتەوەییدا یەکگرتووی خۆی ڕابگەێنێت یەک سەرۆک یەک حیزب یەک نەتەوە. کورد و کوردستان